چای چه خۆی مشکلەی گەورای دیری من دیارە هاوسەکەتان توان مەشروع بکەنەوە های های مشکلە لێ گەوراتر دیری من مەکتوبی خریاستە دەرقاوی ماڵ خاڵ و قارەمان من ئاوردمەی تایدید کریایە تایدید ئەیە مەکتوبەگەس شا خاڵ و قارەمان تو 24 سعات هادەست یا 100 گڵا یا گەنوە پیتکەی من حازیری رامان نەکەیدن ئەی مودە وەزع خۆ دیونیت 100 گڵا 100 گڵا یعنی یەک دەفتەر خوددا من متأكد نیم 100% بەس من زانم ئەی عەسابەیەن تایدید خاڵ و قارەمان کردنە نییە پارەدیرت توان چەرفرسی لەنی بووان بەسی مەگەرەك چە بکەی من گەرەک یارمەتی بدەی من بەرە زیرە دادی لێ خاڵ و قارەمانش کە نییە سیرە من و تو زیاتر براگەم شکر باعثە کاری بکەی من هەوڵ بێم خەوەر بێمە یەکی ترە و ئیمە نیەکرێت ئەیە مەسئولەی گەورایگە تابیشمە پیت من برسمە خاڵ و قارەمان بیر برسم بشمە پی لەبوون ئەی تهدیداتە دریاستە پی و لەبوون ئەی کارەکەرە لێن خاڵ و قارەمان خۆی تەنیا تەحملی کارەکەت خۆی گەرەک تەحمل مەسئولێت بکەدن برسمە پی لای تو فایدەی نییە